اگر من توزه برسکی تو اشتری باش الو اگر نبود مکانی آورد میشه بس این کار باید میگم الو بیشترانی رادیوی ملی گریان هرچند امروز مامسای گورو خوشویستم شهرزاد باریزمان مامسای اسمان ابراهیمی پیراگانم که هر وشه جیوگرام بکردن نبادی بیشتران جیوگرانی رادیوی ملی گریان بینرانی پیجکی رادیوی گریان و بینرانی اکاونت کمان لفیسبوک یوارتان باش خون با خوشحال زنم لم یوارد جوانه لیچک لبرنامجانی تری بز مکانی گریان هاتومت و خدمتان میوانشی زور از رو خوشویست که من هر یکم روش او دنیای به من اصلا طوال سرسان بوم با دنگزوالکی که ایرشکن حیرانی که معنی هنری که زور جوان پیشکش کن هنر یک جگی شنازی بونه تو که من زور جالیر ولی لایفکن نبینیم با چپلاوا هورا گورانی خوش گورانی کردواری گورانی شاد گورانی گریان همو کاد مای دل خوشیه لبرای یادر میوش نمیاره چیش دم هنر جوانب بین بخیراتی جگرمی که عدنانی خوشویست که عدنانی دیزای کم کلا سنوری بونی او کری روجلات و باشوره که کالوسی بالابان که گرجیان یا خو بخیر بی بگرمی بخیرات میدکم حتی هم مایکی خود از ولامه که واقعا بیست دوای ولامه پسیار کنج بیتو زوز سپاس مام سیان منیش خم زور ببخت ورزانم لخدمتی جناب تو بینرانو واروها بیسران او کسانی که امروز گویا با اماگن زور خوشحالم لخدمتی آن بتوانم خدمتی کی بچوکی ام هنر جوانی کردی رسم کم ایو معیش نازی من پیم خوش هر یکسر به پیش مشتی بچین لای گرانیه کو دو بدو ایو گفتگو کردن کی بالا بسات شو استيراي شوا زنگی من نروی استيراي شوا زنگی من هر خودی و بیان بدلای تنگی من هر خودی و بیان بدلای تنگی من باوان تون روی جبلی دلم باوان تون روی جبلی دلم دوای تو عشق بیان نو بخشی
گوڵم دوای تۆوەش کە بێیان ناو باخچەی گوڵم باوان تۆم گوڵیان باوان تۆم گوڵیان ئاڵ و زەرد و سوور باوان تۆم گوڵیان ئاڵ و زەرد و سوور تۆم تەنیا گوڵەکەیان دەشتی شارە زۆر تۆم تەنیا گوڵەکەیان دەشتی شارە زۆر دوای خود نمیلی باوان تۆم گوڵیان باوان تۆم گوڵیان ئاڵ و زەرد و سوور باوان تۆم گوڵیان ئاڵ و زەرد و سوور تۆم تەنیا گوڵەکەیان دەشتی شارە زۆر تۆم تەنیا گوڵەکەیان دەشتی شارە زۆر لەسەر ڕووی زەویە من بە مەیلی تۆیان ڕای دەبێرم ژین باوان تۆم گوڵیان باوان تۆم گوڵیان ئاڵ و زەرد و سوور باوان تۆم گوڵیان ئاڵ و زەرد و سوور تۆم تاقە گوڵەکەیان دەشتی شارە زۆر تۆم تاقە گوڵەکەیان دەشتی شارە زۆر زۆر سپاس مامۆستاگیان کاکە گەرەژوستم یەکشتت پێ بڵێن ئایا تۆ ئەم میلۆدیانە سوود لە باو باپیران وەرەگری لە پێش خۆت لەو ناوچەیەوە کەسێک تر کە ئەم گۆرانیانی ویت بێت وەرەگیتەوە یا زیاتر سوود لە ڕۆژهەڵات دەڕێکن لە کوردانی ڕۆژهەڵات مامۆستاگیان گۆرانی وتن خۆی هونەرێکە کە بەهرەیەکی خودادادیە ئەوەڵەن و دوای ئەوەیش ماشەڵا میلەتەکەی ئێمە لە هەموو بارێکی هونەریوە زۆر زۆر دەوڵەمەندە بە تایبەت بواری گۆرانی و بە تایبەتی فۆلکلۆر منیش کەسێکم کە بواری فۆلکلۆرم هەڵبژاردووە هەر خۆی بۆ خۆی دەوڵەمەندە ئیتر لە هەر چوارپارچی کوردستان من کەڵکم وەرگرتووە و گۆرانیەک کە قودرەتی دەنگی من توانی بێتم بێڵێ وتومە دەستخۆشی لێکم بەڕاستی باسم کرد هەمیشە یەکێکم لەوانی کە متابعەی کارە جوانەکانی ئەوەکەم
ئەوەنەی کە من چێژ لە گۆرانە بێ مۆسیقاکانتانە بینم جاری وایە بەبێ مۆزیک دانیشتون لە دیوەخانێکە لە ژوورێکە لە ماڵی برادێک ینی ئەوەنە مەجلیسەکەتان خۆش و پڕە لە کولتور و هونەری میلی کە من بەڕاستی زۆر دڵم پێی خۆشە بێت. هەندێک میلۆدیە بیستم کە ئەتوانم بڵێم هیچ ساڵانی زۆر ئێوە لەم سەردەمە زیینوێکەنەوە بۆ من زۆر مای فەخرە زۆر خۆشحاڵم بۆ گۆرانێنە کاکە هێرژیان زۆر کات لەگەڵ کاکە ڕێبەر مەسوەیە ئەو بینم لەگەڵ قادرگاگلیە زۆر جار و دانیشتان نبینم بازم لەگەڵ یادگاری خالدی و زۆر کەسی تر ئەو جوانە چۆن دروستە بێ هەراوە بە میوانەری سوفا دروستە بێ یا چۆن وەڵڵا مامۆساگیان حتمما کەسێک عزیێتە کێشێ و ئێمە کۆ کاتۆ ئێمەش بە خۆشحاڵیەوە بەڕاستی هونەرمەندان شکول لەخوا بە زیاد بێ زۆر دۆسایەتی و برایەتێکی باشمان هەیە ینی لە هەر شوێنێکا بگەین بەیەک و چەند برایەک کە بە یەکۆبین ئەو کاتە گۆرانی ئەڵێن و قسەی خۆش و ینی هیچ شکول لەخوا بە زیاد یاخوا لە خۆشیە بن هەندێک کۆمنتی زۆر بە پەداخێنەوە کاکە سەباحی ڕۆز برای کاکە جوانڕۆی باڵەبان لە ئەڵمانیاوە سڵاوی ناردۆ زۆر سوپاس یەکەم کاگالان ڕەفیق ئالانی زۆر ئاڵە سڵاوتان لێ بێ بژین سەرکەوتوو بن سوپاس کاک سەباح ئاڵە سەڵکی و برادەرە زۆر خۆشارە وەڵڵا کاکە دڵنیا بە کاکە سەباحیان کاک سەباحیش ئاسپێکی زەڕوی بەتوانە بوو خات و بانایفانە دەستان خۆش بێت زۆر سوپاس یەکەم کاکە سەباحی ڕۆز ئافەرم هەڵۆی باڵەوان هەڵوێستی باڵەوان وازم خزمیشن وانە کاکە مامیشتی ئەی برازم مام و برازایەکی زۆر هونەرمەند و خۆشەویست کاکە بەکر عوسمان گۆرانی 37 بڵێ زۆر خۆشە گۆرانی 37 چیە کاکە هێرش بۆ نووسی گۆرانی 37 بڵێ یا 27 زۆر خۆشە چی و گۆران 27 ساڵەکان لە دیارە باشە گردوی این بوو داواکاریەکان جێبەجێکین کاگەلان فەخرەدین سڵاو و ڕێزمانێ بۆت خات وەڵا شەوکەت لەوانی شاعیر و چالاکوانی بواری ژنان و بواری کلتور زۆر سپاس دەکەم پەیوەندیەکی بزانام وەریەگرم بەڵێ ئێوارە باژیانەکەم ڕۆحەکەم جانی من کاک ئەحمەدی خۆشناوەتیمان لەگەڵای لەورێ کاک ئەحمەدجان سڵاو دەبێت دەستان خۆش بێ ئێوارەتان باش خۆشحاڵم کە دووبارە پەیوەندیم کردەوە زۆر سپاس کاک ئەحمەدجان تۆ بەخێراتی میوانە بەرزەکانیش دەکەم سپاس بۆ تۆ بەڕاستی جەنگ و سەرایەتی زۆر خۆشی هەیە یا خۆ دەنگەی ساغ زۆر سپاس بۆ تۆ لێرەوە تا هەولێر و ئەتا هەولێری خۆشەویست و قەڵاکەی هەولێر و قەڵاو نارە خۆشباتم هیوادارم سەرکەوتوو بوون بەردەوام بن ئینشاڵڵا کاک زۆر سپاس کاک ئەحمەدجان هیچ زاواکاریە پێشنیارێکی نییە برا گەورە خۆشباتم بەس خۆشیتان زۆر سپاس دەکەم جانەکەم کاک ئەحمەدجان چاو ماژەکەم ئەم بەرنامەیە بە شێوەیەکی ڕاستەوخۆ پێشکەش دەکرێت توانن بۆ پەیوەندیکردن بە بەرنامەکەەوە پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایلی 0771 471 52 64 ڕادیۆی میلی گەڕیان ڕادیۆی تەواوی هونەرمەندان بۆ خزمەتی هونەرمەندان کاکە نیازکەریم دەستان خۆش سپاس دەکەم کاک ئارام فایق بەردەوام سەرکەوتوو زۆر سپاس دەکەم کاک عەدنان ئەمران سڵاوتان لێ بێ زۆر سپاس دەکەم پەیوەندیەکترمان لەگەڵایە سڵاو جانەکەم ڕۆحەکەم چێمان لەگەڵای برای عەزیزم کاک هونەر لە شۆوە جانەکەم کاک هونەری خۆشەویستمان لەگەڵای لە سێمانەوە کاک هونەرجان سڵاو لێ بێت ئەم کاتە باش کاکە هونەرجان جێگەی ڕێزی خۆشی بەنامەکە یەکەم وای سەربەرزدان بۆ خوازم بۆ ڕادیۆ بەجیرانی زۆر سپاس کاکە هونەرجان ڕێزی تەواومانێ بۆ جەنابێت چاوماچەکەم بە تایبەت پەیوەندیم کرد بۆ دەستخۆشیدا کاک هەڵێز بەڕاستی ئافرین بۆ تەمەنەوە باڵەبانێکی جوان دەستخۆشی لێەکەم ئێمەش دەستخۆشی لێکەن و سپاس بۆ تۆش کە پشگیریەکەیت و پشتیوانیەکەی زۆر زۆر سپاس زۆر بەڕێز کاتی خۆشە سەرکەوت سپاس جانەکەم خۆشەویستان دوایەتین و لای کۆمنتەکان کاک سەباح لە سڵاو بۆ تۆ کاکە هاوبەشی خۆشەویست کاکە زار سپاس بۆ تۆ کاک هاوڕێ خەراجیانی برای کاکە بە سپاس زۆر زۆر سپاس یەکەم کاک مەزیزیرەک لە خێلارەوە هونەرمەندی دیێرین ئەگەر بکرێت مەقاماتی تیا بێت وەڵی بابەتی کاکە ئێرش دوورە لە مەقاماتەوە کاکە مەجیدجان کاکە ئێرش کۆمەڵێک میلۆدی خامی کوردەواری چۆن کەرە و چۆن پەنیری کوردی و چۆن شیری کوردەواری وتر ئەو نییە ڕێک هەمووی دەنگی نییە یەک پارچەمووی پڕە لە کولتور و هونەری کوردەواری کاک حەمە فەتاحی خۆشەویست دەست خۆش زۆر زۆر سپاس دەکەم کاک عەدەڵڕەوە دەستان خۆش بێت سپاستان دەکەم خۆشەویستان ئەچینە لای گۆرانێکتر کاکە بەشدار عەلی ئیبراهیم سڵاو و خۆشەویستی بۆ هەمووتان وان پەیوەندی زۆرگین چین لای گۆرانێ خۆتان ئامادە بکەن سڵاوتان لێ بێ جانەکەم سڵاو بۆ تۆی بەڕێز و خۆشەویست چێمان لەگەڵای عەزیزم کاک ئەحمەد
کاگەڕەنج لە گەرمیان و لە کفری هەر لێرەوە تا گەرمیان و گەرمێسێر سڵاوی ئێمە لێ بەی بەرنامەی بەزمەکانی گەڕیان مستەجەڕز و سڵاومێ بۆ میوانەکان زۆر سپاس چاومە دەکەم دەستخۆشی لە جەناب دەکەم زۆر سپاس بۆ تۆی ئەزیز کاکە قوربان وەڵڵاهی مامۆستایەک داواکاری بچووکمانەیە ئەمرەکەی کاکە وەڵڵاهی بۆ هونەرمەندە خۆشەویستە بڵێ یەک وەلاری دڵی حەمزە دەمان پێشەشکە دڵی خەمزەر بەڵێ دڵی خەمزەر ئیشەڵا بە پێی کاتی بەرنامەکە با بچینە لای گۆرانیەک و ئێوەڵێنە و گۆرانی جەنابیشێ کاکە هێرژیان خۆی گوێی لێتی بەشم دوانێ بۆ جێبەجێ بکات سوپاس دەکەم بە قوربان جانەکە سپاس بۆ توی ئەزیز و خۆشەویست ڕێزمان قبوڵ فەرموو سپاس دەکەم پێم خۆشە بچینە لای گۆرانی دواتر و کۆمنتانە خوێنمە و سپاس بۆ پەیوەندی زۆرانی کە هەیە بۆ ئەو کۆمنتە جوانانە سپاسان دەکەم دواتر وەڵام یەکێکی کۆمنتەکانینەوە بێ بمان ئەم بەرنامەی لە سەرێکی خۆبەخشەوە کاکە وەشەری و کاکە ڕزگار خەرداغی و کاکە هەڵوێستی باڵەبان کاکە ڕزگار لە ترسی برادرێک ناوێرە نایبێن ئەمە سرسێت بای هینیەکە دەیخاتە لیستی ڕەشەوە بەس خەی ناکە یا خۆ بەخێر بێ و دایما هەموو کات تا هاوکاری مشێمان بۆ کاکە عەدنانی دیجێ و کاکە هێرش فەرمووی سەرکی ئەوان گریتی
الله بو من بڕوانە زمی خۆتانم خانم مەمکە بێگانە زمی خۆتانم وەی وای مەمکە بێگانە دنکەی بافیری باران بافیرە سەرکی ئەوان گریتی دنکەی بافیرە سەرکی ئەوان گریتی جوانیەکەی عالم وەی وەی یاری من بریدی جوانیەکەی عالم وەی ڕۆدنکی من بردیە ماشاءالله وي وي لو شرخ وجاوة هزار ماشاءالله خانم لو شرخ وجاوة شرمان لقوشاي وي وي او راسياوة شرمان لقوشاي خانم او راسياوة دنكي بافير باران بافير سركي اوان قريتي دنكي بافير سركي اوان قريتي جوانيكي عالم وي وي ياري من بريدي جوانيكي عالم وي رودنكي من بريدي یاخوا دەستان خۆش بێت دەم خۆشکا گێرەژیان دەست خۆش هەرچەنەم بەرنامانەوە کەزن ئەوەندەکاری بۆ ناکە ڕەنگە تەواقەی باڵەبان و کیبۆردەکە جوود نەبوو بەڵام ئەوێ لێمان قبول بکەن چکە بەرنامەی ڕاستەخۆ هەروایە ناتوانین پرۆڤ و هینێک بکەین خۆمانی بامادە بکەین ڕاستەکەن لێچێک لە کۆمنتەکان ئەڵێ گۆرانی گەڕیان چکە بەرنامەکەمان ناوی گەڕیانە بەزمەکانی گەڕیان زۆر سوپاس کاکە سەباحی ڕۆست خۆشەویستی هەمووان کاکە بەژار سوپاس دەکەم کاکە دارا عەلیڵە دەستان خۆش بێ زۆر سوپاس کاک حەمەفەتا دەستان خۆش بێ سوپاس دەکەم کاکە دارا عەلی سڵاو بۆ هەمووتان خۆشەویستانە من یەک تەکلیفم لێ ئازیز و خۆشەویستەیە ئەم لایڤەمان شێر بکەن بۆی پێیجی ڕادیۆکەمان زیاتر بەرز بێتەوە ئێمە خۆمان و ستافەکە خۆبەخشەکەمان لە ڕادیۆی گەڕیان ئێمە کوڕانی ڕۆژی قەیرانەکانین کوڕانی ڕۆژی کۆرۆناین ئێمە لە سەردەمی کۆرۆنا و قەیرانەکان هاتوینێتە بوون بۆی دایما دڵیەوە خۆش بکەین ئێمە ماوەی چەندین ساڵە لە کاتی قەیرانەکانە هەر لە سەرەتای دروستبوونی داعشەوە تا ئێستا کاگەرشکانی حەیرانی و کاکە ڕێبەرمەسەویش هاتوونێتە لای ئێمە کاک عەدنان چەند جارێک لەگەڵ کاک حوسێن خاڵدار و مامۆستا عینەدینە بەشدار بوو لای ئێمە کە بە خۆبەخش بۆ دڵخۆشکردنیەوە یەک ڕۆژ نەوەستاوین بابردی وەڵڵاهی ڕاستەکە بابردی ئەو یا کاڵی جان کاڵی ئێمە کاڵی ئەو گۆرانێت لە سلێمانی کلتوری شاری سلێمانیە باز هێنانوێ ڕووفاتی یا شەهیدبوونی خولەپیزاکە کە کەسێکی یاخی و کێکۆشەر بووە دژی زوڵم و زۆر کاکە بەختیاری نێستنەوە کاکزای خۆشەویست و هەموو ڕێز و پێزانی بۆ هونەرمەندان هیوان بەردەوامیتانە کاکە بەختیارجان کاک ڕێبار هەورامی سڵاو و ڕێز بۆ جەنابە کاک ڕێبار هەورامی ئەتوانم بە تاقی تەنیا بڵێم ڕاگەاندنێکی تەواو بۆ خزمەتی کلتور بۆ خزمەتی هونەر بە تایبەتی ملازم شاڵاو بۆ بە بەعەمیدی ژەمار پێڵێ ملازم شاڵاوی کاکە دارایکی حافڵاڵ ئەسڵاوم بۆتان بۆ ڕادیۆژوانەکەتان هیوادارم هەمیشە سەرکەوتوو بن کاری جوانتر پێشکەش بکەن بەڕاستی کاکزامیشە بە گڕۆتینی ماندوو نەبیت زۆر سپاس کاکە ملازم جان کاک مەریوان ئەحمەد دەستان خۆش مەریوان مەحموود دەستان خۆش بێ خاتوبانە دەنجی هەر خۆش بێ سپاس کاکە ڕەبین عەبدوڵڵا هیوای سەرکەوتن ڕێبین شەوکەت عەبدوڵڵا هیوای سەرکەوتن بۆ بەرنامەکەتان ئەخوازن سپاس کاک ئەحمەد خۆشناوەتی لە هەولێرەوە خۆ دڵ و گوڵی گەڕیان بەسەر چاو کاک وەرانایاری خۆشەویست هونەرمەندی لاوی دڵخۆش دەستان خۆش بێ سپاس بۆ تۆ کاکە بەشدیار عەلی ئیبراهیم سڵاو بە مامۆستا کوڕە هەورامی سڵاو لە مامە هەموو کەسەکەم سپاس دەکەم کاکە هەردی دەلوجەیی سڵاو مامە هەردی جان سڵاو ڕێز بۆ تۆ کوڕە هەورامی سڵاوتان لێ بێت شوانە شاباژەڕی ئەچینە لای گۆرانی کتر کاکە هێرشیان ئەگەر یارمەتیمان بێ ئیتر ئەوانی کە جوم لێ بوو سەوزەکە هەر زۆر خۆشە گەڕیانێک هەر زۆر خۆشە بەڕاستی کوڕە کاڵی وەڵا بداواکاریمان زۆر ئەگەر خواکە خۆلێمان تێنیە بۆ پەیوەندیکردن بەم بەرنامەیە بە شێوەی ڕاستەوخۆتان پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایلی 0 1970 471 52 64
کاکە مەجید کاکە مەجید زیرەک سپاس دەکەم بەزمی گەڕیان بەڵێ من داوام کردەوە وەشکم سەوزە ئەوەیە وەمزانی ئەوەیە وڵات من خۆش بوو ئەو شۆ خۆشە کاکە ڕەنجبەرەت کاکە کاوانمانی زۆر زۆر سپاس کاکشان شاباژێڕی خۆشەویستانم تکام وایە کە لای خۆتانەوە ئەم لایڤەمان بۆ شێرکەن و یا لایکی پەیجەکەمان بکەن لە رادیۆی گەڕیان پەیجە رادیۆی گەڕیان لە فەیسبوک فەرمووی Barik
باڕایانگی زەر سۆزەگیانم تۆش بالێیەوی من باڕایانگی زەر سۆزەگیانم تۆش بالێیەوی تۆش بالێیەوی یەک دنیا دەستان خۆش بێ دەم خۆش بەڕاستی من لەگەڵ گۆرانەکەیان ڕۆشتم نازانم ئەوە لە خۆم ئەوە خەڵکی ژێ نووسە کۆمنتەکان منە ڕۆم بۆ دنیایەک کە پڕە لە سروشت پڕ ئەچوو بۆ ئەو شاخ و دەست و چی و جوانی کوردستان ئەچوون بۆ لای مەڕ و بۆ ناوی دار و درەخت و سروشت و کانی و ئاوەگاری کوردستان من تێ ناگەم خەڵک دانیشتنەکات نازم گادەی پێڵێن دانیشتەکان بۆ ئەم دەنگە زڵاڵانە نابەنە دانیشتەکانەوە وەڵی منەمەی لە ڕێگەم بەنامەی بەزمەکانی گەڕانەوە بە خەڵک بڵێم ئەم دەنگە جوانانە هەیە ئەم هونەرە جوانە پێشکەشەکان ئەم ڕەسەنایەتیە وەڵی پڕە لە سۆز پڕە لە چریکە پڕە لە هەست و ئیحساس لە شعری جوان لە کولتوری کوردەواری کەمە تێ ناگەم یەکێکترە من باسی تایە ئۆتۆمبیل و یەکێک بایی نازانم باسی سناپ و یەکێک لە لوتیەوە هێنە دووکەڵەکانەتە دەرەوە سێ سعە بەسەر نێرگەلەکە گۆرانی ئەڵی کابراگا کە وەڵی ئەو گۆرانیتنی پێناڵێن ئەو گۆرانی ئەو مامۆستای نەدینە حسین خاڵدارە کاکە ڕێبەرمەسۆیی و چەندی هونەرمەند حەز ناکەم بە زۆڵام منەوە لە ڕێکلام بۆ هونەرمەنداناکەم پێێتە بەرنامەکەەوە ئەکاگەرش خۆی پێ ئاسایی بێ ژمارەی تەلەفۆنەکەش ئێلانەکەین ئەو کەسانی کە ئەخوازن ئەم دەنگانە لە نزیکەوە لەگەڵیان دانیشن ئاهەنگەکانیان لەگەڵ ئەم دەنگە خۆشانەیە بڕازێنەوە ئەتوانن پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنەکە و ئاسایە بیڵێن ژمارەی بەرز چەندە ناتواني حەزاکی من حەزەکەم من کاکات دانیش حەزەکەم ئەو ژەنێرە بەتوانە ئەو ژەنێرانەیە نە بەرنامەکەینەوە حەزەکەم لە توانەکانیان کە تێگەن ئەم ئێمە ئەمانەیە لێرەوە دەواازەیەک من بۆ ناسانیەمان زیاتر ئەمان خۆیان ناسراون بەڵام زیاتر بچنە ناو خەڵکەوە زیاتر کە بتوانن لە ڕێگەی هونەرەکەیانەوە سەربەرزانە بە مکەڕەمانە و بە عیزەتی نەفسەوە بژین نەگەعنی یەک ساعت خۆ بکەی بە کۆیدە بۆ گۆرانیەک بەس بۆی بژیتەوە زۆر جیاوازە لەگەڵەوە کاکە بەختیار قاسمەڵە دەستان خۆش بە سوپاسێکم کاکە بەختیار جان کاک ڕێڵکانی حەیرانی ئەڵەستەوە لە باوکی خۆشەویستم کاکە ڕێهێڵ گیان ئەو چاوانە مەزگەم
دۆڵی کاکەڕێ لە ژادنی خۆش بێ کاکەێرش گەر پێم بڵێ نا وەڵام مامۆساگیان اعترافێکی لەسەر کەسیان بکە. گۆرانی ناڵێن وەکو گۆرانی وتن بەداخەوە ئەو دەنگە خۆشاخر وڵی ئەوە بووە ئێستا کاگەڕێژانیش هەر هینە چێوە حەزێک بۆ هونەر خات و چاوان علیە لە سەرکەوتو بن سپاس دەکەم کاگە دەڵان قاسمی هونەرمەندی خۆشەویست لە تاراوگەوە لە شاری بۆن لە ئەڵمانیا لێرەوە تا من سڵاو ڕێزمێ بوون سڵاوتان دێبێت هەر ئاوادان بێت ئەو ماڵە کوردەواری هونەریان دەستخۆشی بە کاگە زاو سات و بەڕێزەکەی سپاس کاگە بەختیار قاسم کاگە دەڵان گیان ئەو چاوانە ماجەکەم زۆر سپاس برا هونەر دۆست و هونەرمەندەکەم کاکە بەختیار قاسم سڵاوتان دێبێت سپاس دەکەم کاگۆران قادر دەست خۆش بێ و ئازیز خۆشەویستانم لای خۆتانەوە ئەم لایبەمان بۆ شتێرکەن زۆر حەزەکەم بینەرێکی باشیە بێ و دەنگیان لە چیز نەچێت ئەوانەی کە ئاگای لێ نییە بۆ ئێستا ئاگاداری و دەنگە خۆشە بن نازانم لە پەناو تەکبیری چی گۆرانیکەن هیوادارم کاڵی کۆمەڵە گۆرانی کوردەواری زۆر شتە بینیم لەگەڵ مامۆستا قادری گاگەلیا بە دووقۆڵی گەلێن من لێرەوە باوەڕم پێ بکە زۆربەی کاتەکانم لەگەڵ گۆرانەکانی وایە بەم بەسەر کاکە میران حاجی منیش پێم خۆشە سڵاوێکی تایبەتی بنێرم بۆ کەڵە هونەرمەندی خۆشەویست مامۆستا قاری گاگلی کە بەڕاستی برایەکی ئازیز و هەم هاوکارێک و هەم بەڕاستی دەنگێکی خۆش و زۆڵاڵ و کوردانەی هەیە کە بەڕاستی من زۆر پێی سەرسام وە ئالێرەوە سڵاو و ڕێز و حرمەتم هەیە بۆی دووبارە چاوی ماچەکە ئینشاڵڵا تەندروستێکی باشی هەبێت یەک دنیا ڕێزمێ بووێ من بەڕاستی لەگەڵ گۆرانەکانیەوە ڕۆچم هەموو کاتێکم بۆ ناو کولتور و بۆ ناو سروشتی کوردستان کاکە میران حاجی دەستان خۆش بێ سەرکەوتنی زیاتر بەخوازم سپاس کاکە دڵشا ساڵە دەست خۆش سپاس دەکەم کاکە بەختیار قاسم دەستان خۆش بێ بەڕاستی کوردەواریە کاکە ڕێلکانی حەیرانی دەستان خۆش بێ سەرکەوتوو بن کاکە ڕێ خەرجیانی زۆر سپاس کاکە بەختیار قاسم کوڕە هەورامی مامەسا گیان بە یارمەتیت کە مامەسا عەدنان بڵێن سەوتەکان ڕیکۆرد بکە وەڵا ڕیکۆرد دەکەین نازانم ئەمڕۆ شانسی من دەسم ڕیکۆردی نەکرد بە مامەسا عەدنان بەس خۆمان لە ڕادیۆن لە پێیجەکان منێتەوە ڕیکۆرد دەبێت کاک بەختیار قاسم سەرکەوتوو بن لا لە سەناوی یان لێرەوە هەتاکو بەریتانیا سڵاو و ڕێز و حورمەتمان هەیەمەش بۆ جەنابێت هەڵە سڵاو بۆ کاگەزا بۆ هێرشکانی حەیرانی دەنگیەوە بەڕێزانە سوپاس یەکەم کاکە تێبین حەسەن بەڕاستی دەنگی خۆشە زۆر بێکمانوایە کاکە سەباح هەتا ئەمانە بمێنن ئەمەلی هونەری کوردی ئەمێنێت بەڵام ئەو فۆزای ئابڕووی هونەری کوردی بردووە بەڕاستی وایە قوربانە بم کاکە سەباح دیاری پەرۆش سڵاو کاکە سەدیق سەید سڵاو دەستان خۆش بێت لاوچاک قادر کاکە لاوچاک عەمید لاوچاکی هاوڕێی دێرینم سپاس دەکەم دەستان خۆش بێت سپاس دەکەم هاوڕێی دێرین کاکە لاوچاکی خۆشەویست مدیری کاکە هێرشیشی ئاگا لە کاکە هێرش بە یەک هونەرمەندمان لای تۆ ئەمانەتە ئەو هونەرمەندە دەنگ زوڵەڵە خۆشەویستە کاکە لاوچاکی برام کاکە کازمعەلی دەستان خۆش بێت سپاس کوڕە هەورامی ناسک نێونەمام ئارە بەخوا ڕاستەکان کاک گۆرانەکانی ئەوە خۆشن هەفریا بکەین دیاری پەرۆش با بچین لای گۆرانێک تێر بۆ پەیوەندیکردنی ڕاستەوخۆ ئەو بەڕێزانی ئێستا لەسەر شەپۆلی FM 94.1 گوێبیستی بەرنامەکەی من ئەتوانن ڕاستەوخۆ پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایلی 0771 471 52 64 0771 471 52 64 ئەچینە لای گۆرانێکی خۆش کاک کامەران کەریم زۆر سپاس دەکەم ناتي
عرب لا بلا كيما جات خوادي سوان چرخاكي عرب شيبات خو بخواب زاريا مني عربك هاتو زادي سانسلنا عرب ما راني بخواتم تمال لي عرب صار قرية دانية
بقرداني تو دەم خۆش کاکێرەکان سڵاو ڕێزم بۆ بیسەرە خۆشەویستانی کە دڵباران و دڵبارانتانەکەن بەلایکەکانیان دیاری پەرۆژ هەڵێ قەزات لە دڵم مامەجیان کاکە محەممەد ڕەزا چاو ماجەکەم کاکە حەمەد ڕەزای ڕاگەاندکاری سەرکەوتوو پێشکەشکاری بەرنامەی هەربەی تێکۆشەران کاکە ئەمید محەممەد ڕەزا دەستان خۆش سەرکە سەرکەوتوو بن سپاسەکەم کاکە دیاری پەرۆژ هەردەم سەرکەوتوو بن کوڕەهەورامی هەر بە ڕاستی زۆر ماجیبە کاکە سعد محەممەد دەستەکانە خۆش بە کاکە سپاس دەکەم کوڕەهەورامی برم دەستی چی خۆش بە دەستی کاکە ئەنا خۆش بێ لەگەڵ کاکە ئەو دەنگە خۆش بێ کاکە هێرشی خۆشەویست کاک کوڕەهەورامی جارێکتر لە خۆ بە قوربانی سەڵت و سەدایەت بە مامۆستاجیان کوڕەهەورامی ئەڵێ هەر بژی سوڵتان سڵاو بۆ کوڕەهەورامی ئەڵێ هەر بژی سوڵتان عەدنان ئەنی ئەمەە ماشەڵڵا ئەسپەکەی ڕێڵکانی حەیرانی ئەڵێ یاخوا بە قوربانە بم باوکەجیان کۆرە ڕێڵ گیان کۆرە چۆن دڵە دێوا بڵێ کاکە باوەک خۆیەکە بە قوربانی ئەو ئیشەڵا تۆش سەرکەوتوبی لە داهاتووە گوت بینین ئەسێرێکی برشنگار بیت کاکە ڕێڵجیان تەمە درێژ بە باوشی وەڕێزە دلێری سیدی کاکە دلێرجیان هەر لێرەوە سڵاو لە هەر شوێنێکی کاکە دلێری هونەرمەندی خۆشەوی سڵاوتان لێبێن ئەوە سڵاوی من و کاکە ڕزگار و کاکە ڕێستی باڵەبان و کاک عەدنان و کاک هێرش هەموومان سڵاو و ڕێزمانە بووە کاک سەرتیب عەبدولکەریم برای کاکە سەرکەوتی باڵەبان کاک سەرتیبی برامان چاو ماجەکەم دەست خۆش بێت تەمەند درێژ بن کاک ڕێڵ هەر بژی دەنگی خۆش بێ باوکەجیان کورە یاخوا دەنگی خۆش بێت ئەو حەزمە کرد خۆشەویستێکە لە رادیۆ و گوێبیستمانە فێندی بکات بەرنامەکەەوە بزانین ئایا دەنگمان لە رادیۆ چۆنە ڕات لەسەر شەپۆلی FM 94.1 سوپاسانەکەم ئەگەرە چێر ئازان پەیوەندیەکەی کرد بە بەرنامەکەەوە بزانین دەنگی ئێمە لە ئێستا حالێن لە بەخشی رادیۆ چۆنە کاکە تێبین حەسان لە کاکزا دەشی تۆ ساغ بێ سوپاسەکەم بۆ هێنانی هونەرمەندە دەنگخۆشانە بەڕاستی کە ئەرکی زۆر جوانەکەی دەستە خۆش بێ سوپاسەکەم من 3 ساڵەوە پێش بۆ بزانم ئەم خۆشەویستانم دۆزیەوە بەڕاستی چۆن کەسێ بە دوای ئێستا گەڕن دارستانەکانە سووتێنن بۆی زەویەکەی داگیر بکەن و بیکەن بە بازرگانی چۆن ئەوانەی نەو دەزن بە دوای نەوتەکەەوە چۆن هەوانەی کە بە دوای دزینی سەرەت و سامانەی میلاتەوە منش بە دوای دایمەن دەنگانەیە ئەگەڕێن کە دەنگێکی وا دۆزمەوە وازانم بناری گۆژم سووتان و منش داگیرەکەم بۆ خۆمەکەم بە پرۆژەیەک ئەوەم پێ خۆشە ئەلۆ ڕۆحەکەی من ئەم کاتەوە بازیانەکان بەڵە گیانەکان چێمان لەگەڵای ڕۆحەکەم لە چۆ کاکە دیاریجان کاکە دیاریمان لەگەڵای لە سێمانی و کاک دیاریجان سڵاو لێبێت ئەم کاتە باش کاک جەزایرجان سڵاو بۆ تۆ کاکە دیاریجان ئەم کاتەوە باش زۆر بۆ ڕێزی کاک جەزایرجان تۆ سپاس کاکە دیاریجان وەڵا خۆشحاڵم کە گوێبیستی دەمتانە بمەوە ئێستادا حالێن لە سەی لایڤەکەم بەکردم کەوتان پەیوەندی بکەوتم با پەیوەندیشان بێوکەم دەستخۆشێکی بێپایانم بۆ ئێوە هەیە زۆر سپاس دەکەم کاکە دیاریجان تۆ لە رادیۆ جۆ لێمانەیە لە فەیسبوکەوە جانەکەم وەڵا لە فەیسبوکەوانە کاک جەزایرجان دەست و چاو خۆش بێ وەڵا هیوادارم کەسێکیش کە لە رادیۆ گوێبیستمان بێت لە ڕیسیڤەری رادیۆ پەیوەندیمان پێ بکات زۆر سپاسی تۆکەم سپاس بۆ هەڵوێستی تۆ بۆ دەستۆزیەکەت زۆر بەڕێزم من هیوادارم ئەوە حەدەم فۆلکلۆری کوردی بەرەو پێشەوە بڕوا ئینشەڵا من زۆر خۆشحاڵم کە تۆ ئێستا ئەم ڕادیۆیەت ئاوایان کردوتەوە ئەم گۆرانی بێژە ڕەسەنانە بەڕاستی دەستخۆشیت لێ یەکەم سپاس بۆ تۆی ئازیز و خۆشەویستم جانەکەم زۆر بەڕێزی سڵاو ڕێز و حورمەتم بۆ کاک هێرش و بۆ کاک عەدنانیژێ سپاس بۆ تۆی بەڕێز ئێمە ڕێزی تایبەتمانێ بە جەنابەت مەمنونی کاک جەزایرجان دەستان خۆش بێ و زۆر سپاس جانەکەم کاکە بەهمەنی حەسەن سۆڵەیی لە قەرەداخەوە سڵاو لە کاکزای گوڵ و مامۆستایەرشی گوڵ سپاس کاکە بڕیار ئالانی سڵاو بە کاکێرشی ئەزوو لە بەرنامە ئەزەکەتان سپاس کاکە تێبین کاکزا لە تۆ ساغ بێەوە سپاس خوێنمانەوە سپاسەکەم کاک سەرتی بەڵە تۆ سەربەرزی کاکزا هیوادارم تەندروست باشی بمێنی سپاس دەکەم مەبەستم چی بوو جارێک دەستمەوە سەرە و مەزوعە ئەم دەنگانە کۆمەڵی ڕاگەاندن هەبوو چەندین ساڵە کۆمەڵی وەجه هەبوو هەر ئەوانە فەرشی سووریان بەداخستن هەرچی بەرنامەی زۆر ژنەرەوان بوو بە کاڵی هەروانە بە کوڵاوی هەروان بوو ئێبا بەم دەنگانە ئەم دەنگە جوانانە دەیان دەنگی وا هەیە لە ناوچەی شارەزور و هەورامان و لە کوردستانە لە هەولێری خۆشەویست لە ناوچە جیاجیەکان لە ڕانیە بەڕاستی لەم ڕۆژانەیە کاگاوەش و بۆ بۆنێک بۆ ڕانیە یادیمان لێ بوو کۆمەڵە ڕیکۆردی بۆی نەمەتەوە و دەنگە زوڵاڵانەی کە لە ڕانی هەیە ئەی هاوار ئەمانە بۆ کەسیان ناپرسێتەوە ئێمە بۆی بیرمان لەو کردێتەوە ئەم ڕاگەیاندانە کۆمەڵە کەسیان بەدەستەوە چەند ساڵە ئیتر مکیاجانەکەن و ئەمێنن و دایانێنە هەرەوەیە و کۆمەڵێک کەسی شەیە بوون بە قارەمانی ئەم سناپ و ئەم بەزم و ڕێزمەوانش
ئەوانەیە کە وشەی کوردەواریان شێوان و کەلیمەکانیان شێوە و هونەری کوردیان بە تەواوی هەر تێک و پێگا و بەسەرێکە وەڵای ئەوانە خوێ دادگایی بکرێن. دکتۆر نیازەتیف دەستخۆش و سەرکەوتوو بوون. دکتۆر گیان تۆ شانازیت بۆ هەموو نەتەوەکەمان، هەم خۆت و خانەوادەکەتان زۆر خۆشحاڵم کە بە تەندروستی باشەوە گەڕانەوە ناومان. ئێوە شانازیم بۆ هەموو نەتەوەکەم، هەمووەکو دەرهێنان، هەروەکو شانۆکار، هەمووەکو ئوستازێکی گەورە، خۆتان و خاتوڕووبا سڵاو و ڕێز بە خۆت و خانەوادە هونەریەکەتان. کاک عەبدولی حاج عەلی لە فڕۆکخانەی سلێمانیەوە هەتا ئەو ستودیۆ سڵاو لە کاگزای بەڕێز و ستافی ڕادیۆ سڵاو لە مامۆستا هێرشی خۆشەویستیە خوا دەنگە هەر خۆش بێت. من زۆر سوپاس دەکەم. سوپاسی تەمان ناکرێت جوابی کۆمنتەکان نێمەوە یا پەیوەندیەکان، بەس هیوادارم سوپاس تەمان بۆ هەر هەمووتان. کاک هاوڕێ خەراجانی برام زۆر سوپاس، فەرمان سڵاو زۆر سوپاس، کاک سەتیجان زۆر سوپاس دەکەم. ڕۆحەکەم زۆر من تەمە ناکەم زیاتر بچینە لای ئەو گۆرانێ خامە خۆشانە. ئەم گۆرانیانە من دایمەت چۆن هەوێن هەیە کە شتی بێ دروستەکرێ. ئەم گۆرانیانە خامەکەن، ڕاستانەکەن، حەزەکەم ئێوە گوێبیستی بن. هەرچەندە من خۆتان ئەزانن کە چەند حەز بە ئامێرە کوردەواریەکانەکەم بەزار بۆ باڵەوان، بەڵام هەندێک کەسی کیبۆردەوە بە جوانی بەکارێنێن کە بە تەواوی خاتە خزمەتی هونەری نەتەوەکەمانەوە، وەکو کاک عەدنان کە زۆر جوان کیبۆردەکە بەکارێنێ لە خزمەتی میلەتەکانە. با بچینە لای بەرهەمی کتێب، زۆرمان پێخۆشە بێت. بك يا شايع
پەیوەندیێکمان لەگەڵ خۆشەویستی هەمووتانە کاکە حەمامین پێنجوێنی کاک حەمامین گیان سڵاو لێ بێت. سڵاو کاکە جەزاکیان چاو ماچەکەم سپاس بۆ تۆ خزمەتمەیە بۆ کارمەندانی ڕادیۆی میلی گەڕیان. سپاس بۆ تۆ برازایشم ماچەکەم کاکە هێرشی گۆڵ. زۆر زۆر سپاس بۆ گوێی لێ کاک هێرشیان. قوربانی بم چاوی ناچەکەم هەر لێرەوە حتا شاری عەربەت کەسەکانی ناچەکەم سڵاوم لە پێنجوێنم لە پێنجوێن. ئێستا لە پێنجوێن چاو ماچەکەم سڵاو بۆ کاک حەمامین پیاوە دەسۆزەکەی کەلتور و هونەر لە پێیجی شلێر و ناوخوان لە چریکەی شلێر و ناوخوان لە یوتیوبی شلێر و ناوخوان. ئەم لەولای کاکە هێرش ماچەکەم سواس و دەستی ئەو ئاسفە خۆشەویستانەش خۆش بێت چەند ماچەکەم. چاوی ئەوانەی پشت کامێرەش ماچەکەم ڕێز و احترامەیە بۆ یەک بەیەکتان. بۆ شێرکردوین کە حەمامین لای خۆت. نەوەڵا ئێستا شێر یەکەم دوایان تەلەفۆنە شێر یەکەم فیانەکەوتم تەلەفۆنم بۆ کرد. باشە خۆ لاخۆی تۆ خۆ ئەدمینی پێجەکەمانی ماوەیەکە لێمان ناپرسیتەوە. یا ناکەم بەخوا تۆزە مەشغوڵم ئێستا بۆتان شێرەکەم. ئەوە کاک عەدنان سڵاوم هەیە بۆ کاک عەدنانی خۆم. من چاوی ماچەکەم ڕێز و احترام بۆ کاکە عەدنانی خۆشەویست. زۆر سپاس دەکەم کا حەمامین گیان هیوادارم هەمیشە سەرکەوتوو هەر بمێنی بۆ خزمەتی هونەری کوردی. زۆر سپاس دەکەم چاو ماچەکەم ئێستا شێر یەکەم بۆتان بەس کاکە هێرش من داوایەکەم هەیە لێ ئەگەر بەڵام منیش داوایەکەم هەیە باشە بەسەرا دەی باشە ئەمرەکەی گۆرانیەکەی ئایلە بەیانە پێشکەشی بکا بە خۆشەویستان و گوێگرانی ڕادیۆی گەڕیان. وەڵا ئەو داواکارەکەی پێگەین دڵنیام دڵێ ناشکێنێت. دای من ئێستا چاوتان ماچەکەم با لە کاتان نەگرم و با لایبەکەتان بۆ شێرکەم. زۆر سپاس بۆ کە حەمامینی خۆشەویستی دڵسۆزی هەمووان. خزمەتانە. باشە من خۆشم داواکاریەکەمە بۆ نازانم بەبێ مۆسیقا بێ بە مۆسیقا بێ حەزم لە کۆپلەیە دوو کۆپلی سەلەجیان بوو. سەلا ئەی سەلا تاگە مۆسیقا بێ ئەوە من مەمنون دەبم چونکە بەڕاستی ئەوە ئەمێ بە خەڵک بڵێم ئەمە هونەرێکی ڕەسان کە ناوی هەی سەلەیە بەڕاستی ئەوە من ئەوە تەواو ڕەسەنایەتی لەو گۆرانیە بینەوە میلۆدە چیقامی کرد زۆر سەرسامم بەو میلۆدیە هیوادارم بینەرەکانمان گوێگرەکانمان ئەوانیش بەدڵ گوێ لەم میلۆدیە جوانە بگرن. فەرموو. لخاك وبيتهم يا درچه وبمرم قرب قيك يا قناهم ببيوم بهجي قمو آي خوامو دمبخشي خواتن يوم داري وبوصلي وميان أبو ماشني ويم داي باشا ومالي داما ويل الريح شاكني ويم جاتني داري ابوابا ونمم خوالنا وديما ويم زالبني اودا وراسلي وميان اقول خيمة يا ودوام اغسل سلي وميان وافسلي بنت مولاري زامني كوشو وابا ونمي دوزبا لنزا ولاري زامني
وصلي ومجيان يا أربولا نزوا ولاريان خوشیم ندیوت خواب هر بوم رنزر رنجم زار کشال سای دلداری هیچ من بسام غیر اماس خنباری تخم ومشكوام لسله ومجيان وما قريت ومراومي من بارك يا دار وانا اي رفيقي الرومي اغسل صلي ومجيان اتوتني سلوني لا يقول وانا وشايبه وانا ظهر دوبنا ودي زاقوا وانا وشاي سلي ومجيان برشكي ئەوە خۆشەویستەمان لەگەڵای پەیوەندیەک نازانم بەڕێز لە چۆ پەیوەندیەکەی جانەکەم نای بەرزستان جانەکەم کاتۆ بە ژۆحەکەم یاخوا خۆش بیت هەموو کاتێ جانەکەم ئەگەر کەمێک دەنگی ئەو ڕادیۆت کەم بکەیتەوە ئێمە لە خزمەت تابین و چاو ماجەکەی ڕێز و سڵاومانەیە بووە قربان استاذ كمان حكيان حضرت الرئيس الاسلام خوشويستين هي بويا وهي خوشوي بتعمل دور جنابه دوبره عارفه دوبره يعني تشتي كاميرا حد لي حتى الناس استوديوكر خوشويستين هي بما مساعد رشتي خوشوي كان براسي يكي كان لو نرماندي كخميسه لنا وصلوا دلوني من البيت واجل جاء بالرواق كمان مساعد طبعا لنفسه كمان نفسي ديك ولا قبل فلاش الوليه كانت توابي قراني كانوا قراني وما صحيحش لجل كان قاهره ناهقني اقول ناهقني بفور بالرغم كمان مصدر بيجان كلا قالوا قراني انا ما عندك شيء من هذا على كاكا يعني بس انا كان لا يخوننا بنا على كاكا اللي بس انا ما صحيحش كان حاجه والله ناهقني صلاة ورزق عليه بكره قربان ابو مشاي ما مساعدش ما تكم ديرته انا حرمته ورد خوشويستين هي وياه او دقيقه مش خوش بيت دقي ظلام بيت برا قوري ياك برسالة بكم جناب الراديو جوي اللي قلتين يا لا فيسبوك ولا والله صحابيا لا هنا كذا لا فيسبوك ولا مدينة ما تبغاني دست خوش جانا كمي هسر كتب يا اخوان قربان ابن داك شو لما مساعد زوجة كبسمة قيودي بيوكم شماركين درست ما مساعد بعرف ندي او شماري ما مساعد والله من حسكم شماركي بليت شو من حسكم ام دنا شماركي بو هم كسبان بيت حسكم خلق اگر پێویستی بۆ هەبوو کە گوێی لە مۆسیقا بگرێ قەرار بێت دانیشتنی بکات لەگەڵ دەنگە ڕەسەنانەیە بەڕاستی دانیشتن بکات چۆن ئەمانە کە بڵاو بووە ئەمانە ڤایرۆس نین هونەری کوردیەک ئەمانە بەعەکسەوە مان خرامی هونەری کوردی ما مصدر حسب كذا كم يوداني كم طبعا شماركين لا نبغى نبغى نوصل بيوكم يعني زوجة أو شنداء واحد كذا لما تعمل جماعة توصين ما تيجي يقولنا اللي بفاضل والله من حسكم خوش شماركي بلا كاكير شماركم 050 155 66 حفتاوي 050 بما كيف يبقى حسكم بو ما يكاكير كان ئەمە داواکاریە برا بەڕێزەی هیوادارم کەسانێک بە جۆرێک من حەزەکەم هەر ئەماکە بەنەریتێ لە بەرنامەکەمە و دەنگە ڕەسەنانە کە هەیە خۆیان ژماری مۆبایلی خۆیان بڵێن بۆی کە خەڵک سەرنجی کە ڕابچێش و معجبن بەدەنگیەوە ئەوان پەیوەندیتان پێ بکەن
كاجر جمالك بليتوها يعني من بالروم كمان صار حظك من اللي يشهد على جنابك بالروم كزوج جنب طاقتكم زوج يعني شغل اللي بويت كيف وبرد شاكل ويا ابو دوام ويا ابو طاقه الاشتغال بالروم كاراني قالوني من دون انا جاي ما مصاير شيء يعني كان جاي تشغلاني كان يتر دلو زرنا مغير هذيكم انا مو انا بشكوك فبوي حد يجي عن اجتماع نبو ما اقول بك ما والله من ممنون يبم اگر خو جمارك بلا هر لم ولا ما لم برنامج كين بندريت همو هنرمندان اني كين جمارك خوام 0 صوب انجا كين صوب انجا كين 66 حفتو 66 حفتو سؤال جانكم زۆر سپاس بۆ تۆی ئەزیز و خۆشەویست سپاس وەڵا ڕێزانجیانەکە من خۆشم زۆر حەزمێتی و حەزمە گۆرەیەک شادیشە شادمان جوێنێنە بە زۆر ڕێزانجیانەکە بەڕاستی زۆر داواکاری هەیە زۆر سپاس دەکەم مادە ئەوە سەرسامە بەدەنی تۆیەکێکە لە هەوادارانی سەرسەختی تۆ ئەبێ گۆرەی ڕێزانخانەکەی پێشش بێت و دوایەوە گۆرەی شادیش پێشکەشەکەین و زۆر سپاس سپاس بۆ کاک حەمەمینیش کە بەڕاست سپاس گیانەکەم سپاسی کاک حەمەمی پێنجێنیەکەم کە بەڕاستی لایکەکانی فراند و بینەرانی ڤیوی فراند دەستی خۆش بێت هیوادارم هەر کەسە لای خۆش شێریکا بۆی کە زۆرترین چێژە و دەنگە خۆشە ببینن
كيف رخميم تبع ساكن بيه دي ضل كيف رخميم مني مني اي مني 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 هواريا اي مني 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 هواريا يومي بقولك كان مصالي ببريا يومي بقولك كان مصالي ببريا هي صالي ببريا زندگی لدستان عالم درکی زندگی لدست والله عالم درکی آخ منی منی اوه منی 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 هواري آی منی 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 هواري يومي بقولك اي كافر صالي ببري يومي بقولك خانم صالي ببري دي صالي ببري يا طاقتي دوم راكم قولي مزراب اخ مني مني اي مني مني انوار مني اي مني مني انوار مني خير مالبوكي ديدي قورا كمبلي خير مالحاجي ديدي شكولا كمبلي شكولا كمبلي صلاة لقرانو لقنراني راديو سوانا في قريان عربشي نملي ما وصعدنا اي والله کاکە هێرشیان کۆمنتەکان من چاوی یەک بێکیان ماچەکەم زۆر سپاس بۆ مادوبوونێک کە ئەو پەنجانەیان خۆش بێکەوە هەموو کۆمنتە جوانیان پێنووسیە بەڕاستی کاتمان نەبێ هەمووی جوابینەوە مەگەر دواتر بۆی دڵێن لێم زووی نەبێت کۆمنت بە کۆمنت وەڵامیان هێمەوە بەڵام کاک حەمامین لەناو بەرنامەکەیان پەیوەندی بێکردن وتی گۆرانەکەی منی بین نەچای لە بەیانە دەڵم داواکاریەکان زۆر زۆرە و ڕێزانیشەیە تر نازانم چیەکەین چی ناکەین ئەیکەین ئەو دوانە پێشکەشەکەین و وردەوەدا لەبەرەوەی کاتەکە زۆر بۆ خەمی ئێوەمە خەمی ئەو خۆشەویستانەوە کە ئینتیزامی تریان نەبێ لەبەرەوەی من حەزەکەم دڵی هەمویان خۆش بکەین سپاس بۆ هەموو خۆشەویستان خاستان کاکە ڕێهێڵکانی حەیرانی کوڕی عەزیز کاکەرێش کە بەڕاستی چای ماچەکەم ئەوە نەدەسپۆزە بۆ باوەڕ ڕێژێ
مەجنون تۆش دێوانە بە هاوڕێجانەوە رەو کێوانە بە هاوڕێجانەوە رەو کێوانە بە ئای لا بەیانە وای لە بەیانە ئای لا بەیانە وای لە بەیانە ئای لەو بەیانەی دیم لە بەیانە خاڵێ لەما بەین جووتە بەیانە خاڵێ لەما بەین جووتە بەیانە ئەستێرەی ڕۆژە لەبەر بەیانە ئەستێرەی ڕۆژە لەبەر بەیانە دیسان سەر لە نۆ ماڵوێرانیمە دیسان سەر لە نۆ ماڵوێرانیمە کەم و تەمەل و سەرگەردانیمە بەسار گەردبم یاری تازانە بەسار گەردبم یاری تازانە عاشق ناترسیە لە گولەکەی بڕێنایە عاشق ناترسیە لە گولەکەی بڕێنایە ئای لا بەیانە وای لە بەیانە ئای لا بەیانە وای لە بەیانە ئای لەو بەیانەی دیم لە بەیانە خاڵێ لەما بەین جووتە بەیانە خاڵێ لەما بەین جووتە بەیانە ئەستێرەی ڕۆژە لەبەر بەیانە ئەستێرەی ڕۆژە لەبەر بەیانە یاخۆ بەخێر بێنەوە لە کوردەواری واڵێ ئەڵم بەخێر بێنەوە دەستان خۆگە کۆمنتەکان زۆرم بە تایبەتی کە سروان خەدر و پێیجی کوڕە پێنجێنی کە خۆتان زانین کوڕە پێنجێنی پێیجەکەی ئەوە هەر زۆر بتوانێت چەند وەختە خزمەتی هونەری میلیەکە و خزمەتی ئەوش بە تایبەتی تۆ کاکە ڕێبەر و من خادرگاری بەڕاستی لەلایەنی خۆمەوە سڵاو و ڕێزێکی تایبەتیم بۆ برای عزیز و خۆشەویستم کاکە سیروان کە بەڕاستی واقعان زەحمەتێکی زۆر ئەکێشێ بەگشتی لەگەڵ هونەرمەندان و من بەش بە حاڵی خۆم زۆر سوپاسی یەکەم کە بۆ منیش ئەرکێکی زۆری کێشاوە ئالێرە هەتا وڵاتی پێم وابێ ئەڵمانیا نازانم لە چ وڵاتێک عەفوم کە توخوا سڵاو بەریتانیا سڵاو و ڕێزم هەیە بۆی چاوەکانی باچەکە کاکشێن زۆر پەرەداغی کە یەکەم خۆشەویستە یەکەم بازرگانە کە دڵی بەم ڕادیۆ سوتاو یەکەم ڕێکلامی پێشکەشی ئەمە کرد بە عومەرە بچۆر و بە ستافەکەی من سوپاس یەکەم ئەو یەکێکە لەوانەی کە هاتە پێشەوە بووی کە ئێمە ڕادیۆ بەردەوام بین ڕێکلامێکی پێشکەشی ئەمە کرد وەکو هاوکاریک بۆ ڕادیۆ من دڵنیامەوە بەبەستیەوە نەبوو کاک مسعود پێنجێنی کاک حەمەدجەنجی زۆر کۆمنتەکان بەڕاستی محەممەد محەممەدی من 2000 هەوڵەیەم هەمووتان بەسەر بکەمەوە کاک عەتا محەممەد خۆشەویستان یەک بێگوڵامتان نێمە بەڵام داواکارەکان زۆر بوو ڕێزانجیانە هەیە لەگەڵ دڵەجێنشیان داوا کردوێتە نازانم ڕێزانجیانەکە بۆ کاکە سیروان لەبەروی تۆ خۆت خاوەن ماڵی تۆ خۆ خزمەتی زۆری کۆتایی بەرنامە گۆرانی ڕێزانجیان داناوە من لێرەوە هیچم نەماوە جارێک ترم سوپاسی و بازرگانە ناکەم کە ئەیانەوێت ئێمە لەسەر پێی خۆمان بوەستین تاکە ڕادیۆی ئەهلی و سەربەخۆین کە بێلایەنی هیچ نەسرە و هیچ زاهات و هیچ شتێکمان نییە گوماناوی نین سێبەر نین بندیوار نین ڕادیۆیەکە تەنها بۆ خزمەتی هونەر و هونەرمەندان بووم هونەرە جوانە ئەمانەیە هەبین لە پێنای ئەوەیە ئەزەنجین بۆی هونەری کوردی بە پاچی ڕابگرین بە جوانی هونەرڕەسەنەکە زیین بکەینەوە ئەگەر بتانەیە ئەم ڕادیۆ لەسەر پێی خۆی بۆستێ وەکو کاکشێر زۆر چۆن هاوکاری کردین ئەتوانن ڕێکلامەکانتان لە ڕادیۆ میلی گەڕیان بە جوانترین شێوە بۆ بکەین و بە هەرزانترین نرخ تەنها بەزەوەی بتوانین لەسەر پێی خۆمان بۆستین بۆ پەیوەندیکردن بە بەشی ڕێکلامی هەر ڕادیۆ میلی گەڕیانەوە توانن پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایلی 0 1970 471 52 64
من هیچم نەماوە پێشەوەی کە گۆرانەکە پێشکەش بکەین لای خۆمەوە زۆر سپاس دەکەم کاک عەدنانی خۆشەویست کە ماندوو بووی زۆر سپاسی کاک هەڵوێستی باڵەبانەکەم کە 2000 دیار بوو باڵەبانەکە و ئەوە پێش هیچ ڕاهێنانی نەکراوە کوفایان باسەکەن تەبەکانیان لەگەڵەکان ئەوجا سپاس دەکەم کاک گێرژیان کە ئەمڕۆ کاتەوە بەێمە بەخشی زۆر سپاس هەلێرەوە تا شارە زووتا شوێنێک کە توێ من چاو مازەکەم سواز بۆ خانەوادەکەت و بۆ کاکە ڕەهێڵ و بۆ خەرەداغ و بۆ دەربەنی خان و بۆ کانی حەیرانیش من سپاس دەکەم منی زۆر خۆشحاڵ بووم لە خزمەتی ئێوە و بینەران و گوێگرانی عزیز و خۆشەویست لە خزمەتی ئەو خۆشەویستانە بووم هیوادارم توانی بێتم خزمەتێکی بچووکی ئەو خۆشەویستانم کرد بێ و دەستخۆشی و ماندوو نەبوونی بۆ جەنابت و بۆ ئەو ستافە خۆشەویستە هیوادارم هەمیشە هەر سەرکەوتوو بن و هەر سەربەرز بن دەستی و پەنجەی مامۆستا عەدنان کاکە هەڵوێست یاخوا دەستیان خۆش بێ کاکە ڕزگار کاکە هاوبەشی عزیز و خۆشەویست سپاس بە هەموو لایەک سپاس بۆ کاک هاوبەش بەکر کە لەگەڵ ئێوە میانێکی خۆشەویست و ڕاحسووشی هەموو کوردستان و هەمومان هاویش کە لێرە هەیە سپاسان دەکەم و لەگەڵ دیاریەکەی کاکە هێرشا کە گۆرانی ڕێزانجانە من کۆتایی بە بەرنامەی ئەمڕۆی بەزمەکانی گەڕانێنم هەموو بەرنامەکان کات و ساتی دیاریکراوە تەنها بەرنامەی بەزمەکانی گەڕیان نەبێ چکە میوانی ئانیەتە پێشەوە میوانێک لە ڕۆژهەڵاتەوە میوانێک لە گەرمیانەوە لە کەرکووکەوە لە شارەکانی ترەوە لەبەرەوە ڕەنگە هەموو ڕۆژێک بەرنامەی بەزمەکانی گەڕیان نەبێ ڕەنگە لە هەفتەیەکە دوو ڕۆژە بێت ئێوەتان شاد هەموو ڕۆژەکان خۆشی کامەرانی بێ فەرمون لەگەڵ دیاریەکەی کاک عەدنان و کاکە هێرشکانی حەیرانی
بەری